باشن سەد پارچەکان بندەنە ژێر و لەو ڕەسبات قسەی دڵم دێتە سەرزار کوردستان وڵاتێکە نابێ بەشدار ئەگەر لە شندوو لەو ڕەسبات چمە سەردار کوردستانی منیەکە و نابێ بەشوار دوو کۆد و یەک المكان تحول سليمان رسمي وادي سيوان جان سيوان لە سلێمانی بە نمایشکردنی ئاڵایەکی کە درێژەکەی نزیکەی 30 مەترە بێت کار و چالەکیەکان ئەمڕۆ بەڕێوە چوون بە بنەی ڕۆژی ئاڵای کوردستانەوە ئێستا لە شەقامی مەولەویەوە بەرەو شەقامی سەرەکی لای باخی کشتی سالم دەڕۆن و بۆ لێوێنەکاندا دەبین ئەم خوێندکارانە هاتوون بۆی کە لە ڕێگەی نمایشکردنی ئەم ئاڵایەوە پەیامی ئەوە بەم بە هاوڵاتیان کە ئاڵای کوردستانیان خۆش دەوێ و ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە یادی ڕۆژی ئاڵا دەکەنەوە.